دركم هي يعني بويتم ملحد راستي باشا يعني مناقشة ملقا كرت يعني هنا موصل راست بس ليك برشاري مايتوا دارك جواب كم ورنا قلت اگر يعني جواب ديوه زور ممنون الدبم باسان إن شاء الله فرم. والله آسانة بس والله ما كي بدستمناك قناعتي بيناتن فرمو برسيارك بكم. قلت باشا بو خوي قوريك بيغمبري ننارت سبيويستي ذكر أهو بيغمبري بنيريتن باشا كافي يعني كم طبعا لا يسأل عما يفعل وهم يسألون جاري برسيار لإخوانا كريتو بواد كريا بواد نكتشكو إيه أو خالق إيه ما مخلوقين أما خالية كما مخوي غلطة براستي باشا أما خوي غلطة أما خالي دوام وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم هر قومو رفتارێکی ناشرینی هەبووە بۆ نمونە قومی لوط نێر باز بوونە هاوڕەگەز خواز بوونە باشە بە مصطلحی ئەم سەردەمەی خۆمان خۆی پەروەردگار پێغەمەرێکیان بۆ ئەنێرێ بۆ ئەوەی واز لەو ڕەفتارە ناشرینە بێنن باشە پاشان لەبەر ئەوەی سەیریکە لەبەر ئەوەی مێژووی مرۆڤایەتی مێژوویەکی دوورودرێژی هەیە ئەگەر پێغەمبەرێ بەهاتایە لە سەرەتاوە ڕەنگە کتابەکەی لە ناو چوایە باشە ڕەنگە کتابەکەی لە ناو چوایە ڕەنگە کۆمەڵێ شت لە دوای ئەو ڕووی بدایە ئەو کتابە باسی نەکردایە ئەو پێغەمبەرە باسی نەکردایە حەڵاڵ و حرامەکان تێکەڵ ئەبوون بۆیە شەرع من قبلنا شەرعێکی تر بووە شەرعی ئێمە شەرعێکی ترە بۆیە خی پەروەردگار پرسیاری ئەوەی لێ ناکرێ ئایا تۆ بۆ یەک پێغەمبەر پاشان بە درێژایی مێژوو مرۆڤایەتی پێویستی بە پەیامبەر بووە پێویستی بەوە بووە کەسێک لە قەومەکەی خۆی ئاگاداری کاتەوە بۆیە کاتی خی پەروەردگار بڕیارەدا آخر پێغەمبەر بکاتە پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام لە حیکمەت و لە عەدلی خۆیەتی لە حەکیمی و لە خەبیری خۆیەتی بۆیە ئینەهو عەلیم خەبیر ئینەهو عەلیم قەدیر حەکیم عەلیم ئەوانە هەمووی پەیوەندی بە ڕەب العالەمینەوە هەیە دیارە پێویستە بۆ هەموو سەردەمی خی پەروەردگار پێغەمبەرێ بنێرێ بۆیە ناردۆتی ئەگە پێویست نەبوایە نییە نارد بۆیە آخر پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام ئەوە 1500 ساڵە پێغەمبەری تر نەهاتووە و پێویستمان پێی نییە لەبەرچی لەبەر ئەوە تەواوی شەرایعەکان کامل بوون آخر شریعت کە کامڵی کرد پێی شریعەتی ئیسلام بوو اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا دەستەکانت خۆش ئەوە نامەشی نار دەرێت جوابەکەم وەگرتەوە دەستەکانت خۆش مامۆستاجیان خزمەتان قوربانگیان یەک داواکاریش بەس